بەڕێزان زۆر سوپاس بەدەنگی 71 ئەندامی پەرلەمان پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان پەسەند کرا. پرۆژە یاسایی لە ئەستۆگرتنی فەرمانبەران کە لەلایەن حکومەتی هەرێمەوە ڕەوانەی پەرلەمان کرابوو ئەمڕۆ لە تەلاری پەرلەمان بە زۆرینەی دەنگ یاسایی لە ئەستۆکردنی فەرمانبەران پەسەند کرا کە لە یاساکەدا هاتووە ئەگەر فەرمانبەرێک زیان بە کەلوپەلی ناو فەرمانگەکەی بگەێنێت بۆ قەرەبووکردنەوەی زیانەکان لە موچەکەی دەبڕدرێت. لە ڕابردوودا یاسایەکمان نەبووە بۆ ئەوانەی کەوا کەرەستە و ممتەلەکاتی دەوڵەت دەفەوتێنێ یا بۆ مەسلحەتی شخصی خۆی بەکارێنێ کە بەداخەوە لە کوردستانە ئەم واقعە زۆر بینراوە لەلایەن فەرمانبەرانی پلەنزم تاوەکو فەرمانبەرانی ئاستباڵە ممتەلەکاتی دەوڵەت ئۆتۆمبیلی دەوڵەت و کەرەستە و پێداویستەکانی دەوڵەتیان لە خزمەتی شخصی بەکارهێناوە یان قەدریان نەگرتووە وەکو چۆن بڵێ کەرەستەیەکی خۆیان زوو لە ناوچۆ و فەوتاوە ئەمە بووە هۆیەوەی زیانێکی گەورە بەر حکوومەت کەوتووە حکوومەت بەردەوام دەبێت ساڵانە لە ئەپدەیتکردن و چارەسەرکردنی ئەوە دابێتکەوە کەرەستە و پێداویستی بۆ فەرمانگە وەزارەتەکانی دەوڵەت بکرێت کە ئەمە کولفەیەکی زۆرە. هاوکات بەشێک لە ئەندامانی پەرلەمان ڕخنەی توند لە پرۆژە یاساکە دەگرن کە بە شێوازێکی دادپەروەرانە ئەرک و ماف لە یاساکەدا جێگیر نەکراوە. دەژڵێن داوامان کردووە وەکو سەرەتاترین ماف حکوومەتی هەرێم هەر 30 ڕۆژ جارێک موچەی فەرمانبەران دابەش بکات بەڵام ئەم پێشنیازە لە یاساکەدا جێگیر نەکراوە. هەموو یاسایەک ئەبێ ماف و ئەرکی تیابێ. ئەم یاسایە کە یاسای لە ئەستۆگرتنە تەنها واجباتی خستۆتە سەر شانی مۆزەف. هیچ مافێکی نتیات باز نەکردووە بۆ نمونە مۆزەف 30 ڕۆژجارێ ئەبێ موچەکەی وەرگێ لە کوردستان 6 ڕۆژجارێ لە سا 79 موچەکەی درێتێ چۆنە بێت لە یاسایەکە تۆ مۆزەف واجبەی بەسەریا بەڵام ینی موچە خۆران واجبەکە بی بەسەریا بەڵام حەقەکەی نەیت. هەر بەپێی یاساکە ئەگەر بێت و فەرمانبەرێک زیان با کەلوپەلی فەرمانگەکەی بگەێنێ سزای پێبژاردننی بەسەردا دەسەپێنرێ. ئەما لە کاتێکدا خەریکە لە کۆتایی ساڵ نزیک دەبینەوە و حکوومەتی هەرێم بە تەنها 3 موچەی فەرمانبەرانی بە لێبڕینەوە دابەش کردووە. ئێستاش 50 ڕۆژ دەبێت فەرمانبەر لە چاوەڕوانی دابەشکردنی موچەکانیانن کەچی ئەوانەی دەنگیان بەم پرۆژە یاسایەدا نەیانوت ئەی کوانێ مافەکانی فەرمانبەران. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.